بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عزیزم سڵای خواتان لێبێت. ئەزیزانی خۆم لە بەرنامەی پەروەردەی دیمەن ئومێد دەکەم ئەم بەرنامەیەش خۆشی و ئاسوودەی و زانیاریەک بە ئێوەی ئەزیز ببەخشێت. بەناوی ئێوەش و بەناوی خۆشمەوە وەکو هەمیشە بە خێراتنی میوانە ئازیزەکانی ئەم جارەشم دەکەم کە کۆمەڵێ فێرخواز و قوتابی بەڕێزن لە قۆناغە جیاجیەکانی بواری خوێندنە. بەخێر بێن بەسەرچاو، خوا بەخێر بێن. فێرخوازە بە ڕێزەکان و میوانە ئازیزەکانم، ساڵانە 1 ملیۆن و ژمارەیەک کە جاری وهەیە لە 1.5 ملیۆن نزیک دەبێتەوە لە سەرەتایی تا ناوەندی تا ئامادەی تاوەکو زانکۆ پەیمانگا بە پرۆسەیەکا دەچن پێی دەڵێن قۆناغی کۆتایی ساڵ کە بریتە لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ. زانیاری بەڕێزتانە تاقیکردنەوە بۆ خۆی سترێس و فشارێکی زۆری هەیە. هەر کەیسە باسی تاقیکردنەوە کەم لەوە چ هەنێکتان تۆزە زەختان بەرز ببێتەوە و پلەی لێدانی دڵتان و کۆڵێ زیادی کردویەوانە. تاقیکردنەوە ینی سترێس. تاقیکردنەوە ینی دروستکردنی بارودۆخێکە هەر لە خۆتۆ نامرتاح و نائاسوودەی. سبحان الله، هەر هەمان منهاج، هەر هەمان پرۆگرام خۆتان دیقەتی بدەن. ئەگەر ڕۆژانە مامۆستا لێت بپرسێ ڕەنگە وەکو بولبول لێ بزانی ئەی هۆکار چییە کە سەری ساڵ لە تاقیکردنەوەی خراپ دەبین، چی بکەین و چۆن بێت و چۆن خۆمانی بۆ حازرکەین. هەوڵ دەین لەم بەرنامەیە باسی ئەوە بکەین کە ئەزیزان و بینەرە بەڕێزەکان، ئەگەر وەزارەتی خوێندنی باڵایە، ئەگەر وەزارەتی پەروەردەیە و هەموو دایک و باوکەکانیش بەڕاستی دەبێ ئەم چەند زانیاری کە ئێستا ئەمڕۆ ئێلانی دەکەن بیزانن، کە گومانم لەوە نییە کە زۆری نەمان دەیزانین، بەڵام پێویستمان بە ئەپدەیتکردن و پێویستمان بە بەوەیە کە بیری خۆمانی بخەینەوە. خاڵی یەکەم تاقیکردنەوە بۆ زانینی ئاستی فێرخوازەکەیە کە ئەو ساڵە چی خوێندووە و چی کردووە و بەرهەمی چۆن بووە. بۆی دەبێت بە قوتابێ بەڕێزەکان بڵین ئەوە هەوڵ و کۆششی ڕۆژانە و هەفتانە و مانگانەی تۆیە سەری ساڵ دەیچنیتەوە. تۆیەکی فێرخوازی بەڕێزم ڕۆژانت نەبێ، هەفتانت نەبێ، مانگانش بە گەندەڵی و بە فشقیات بەڕێی بکەیت و بە تەمابی سەری ساڵ بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ بە 10 ڕۆژ بەرهەمت هەبێ، شتی وا نابێت. کەواتەوە خاڵ یەکەم دەبێت ئەو پەیامە بگۆڕین کە زۆر جار هەندێک لە فێرخوازە بەڕێزەکانمان کەوتیان تاقیکردنەوەی خۆی شپرزاکا و خۆی جینگەکاتەوە و شەو تا سەعات 2-3 شەو ناخێ و بەیانی شەبەقی هەڵەسێ و جاری وایە تا بەیانیش نەخەوتووە. دەبێت ئەمە ڕاستی بکەینەوە. تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆیە وشەکە کۆتایی ساڵە، واتە چنینەوەی بەرهەمی ساڵێک. چۆن دەغڵودانێک بە درێژایی ساڵەکە دەبێت خزمەتی بکەیت، دەبێت پێشتر تۆوەکەت چاند بێ، دەبێت عەرزەکەت کێڵا بێت، دەبێت بژارت کرد بێت، دەبێت یان خۆت ئاوت دابێت یان لە ئەباران و بۆ کۆڵێت ئاوی بۆ ڕۆشت بێت، دەبێت جوان ئاگادار و بێتی مەڕووماڵاتی تێنەچوو بێت و لە ئەخیری ساڵە بڕۆ بیچنەوە و بەرهەمێکی باشە چنیوەتەوە. بەڵام تۆ بژارت نەکرد بێت و خۆت بۆ حازر نەکرد بێت و جوان نەتکێڵا بێ و کەم تا زۆرەها کێڵان ینی چی بە ناوی و بابەتەکانە نەڕۆشت بێتی، شەن و کەوت نەکرد بێ، بە تەمابی لە سەری ساڵە لە پڕێکە 89 بۆ بێتەوە بەخواگەردن مازاکە بە دووچاو نایبینیت. قورسە بەڕاستی تۆ بە تەمابی نمرە بێنی. کەواتە پەیامی یەکەم کە زۆر گرنگە بە هەمومان بە خوێندن و بە دراسە و بە وەکوتم پەروەردە و بە خوێندنی باڵا و دایک و باوک و هەمومانەوە دەبێ بڵین تاقیکردنەوەی سەری ساڵ بەرهەمی ساڵێکی ڕەبق. بۆ ئەم قسێ دەڵێم بۆی لە ئەوەڵی ساڵە بە قوتابی بڵین ڕۆڵە وریا بە ڕۆژانە سەعی نەکردنی تۆ سەری ساڵ وەکو مار پێتەوەدا. کچم کوڕە جوانەکەم ڕۆژانە سەعی نەکردن و پێنجشەمە و جومعان چاوپیان نەخشانەوەی و مانگانە نەخوێندنی و کەڵەکە بوونی بەسەرت لە سەری ساڵە ناتوانی بەسەری ئازاڵبی و ناتوانانی نمرەیەکی بەرز بەدەستبێنی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، گەنجە جوانەکان کاتێک کە دەڵێن تاقیکردنەوە بۆ ئاستی زانستی تۆیە. تاقیکردنەوە بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ کەسایەتێکی خراپی. ئەمەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە. واتە ئەگەر تۆ لە تاقیکردنەوەی خراپبووی بەڵگە نییە لەسەرەوەی خراپی، بەڵگە نییە لەسەرەوەی کە کەس خۆشتی ناوێ، بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ ناژبی بە کەسێکی سەرکەوتوو، بەڵگەش نییە لەسەرەوەی کە مامۆستا ڕقی لە تۆیە. ئێوە نییە ساڵانە بینیمانە تەلەبەی خۆی کوشتوەڵا لەبەروی لە داخی مامۆستا فڵان دەرەجەی نەداوە پێم. ئێوە نییە بە لێکدانوەیەکی زۆر هەڵا کچێک وەڵام محاوەرەی کردووە سوتاوە لەبەروی لە 2 دەرز کەوتووە. ئەوە نییە نە 20تانە بۆ نمونە کچێک لە سەری ساڵ جار ساڵانە ئێمە دەیبینین کە نمرەی بۆ نمونە پۆلە ناکۆتاکان و کۆتاکان وەردەگیرێتەوە. کچێک پڕچنگێک لە حەپی خواردو على ئاساس خۆم ئیتیحارەکەم بۆ
خونچەخان بۆ خۆت انتحار کردووە وڵا جەوەکەم بەدڵ نییە من مامۆستا منی خۆش ناوێ و دایک و باوک منی خۆش ناوێ و نازانم چی کاتەمە خاڵی دووەم زۆر گرنگە بە ئێوەی ئەزیز و بە مناڵ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان و بە هەمومان ئەم پەیامە بگەێنین کوڕم کچم من تاقیکردنەوەی توانای زانستی تۆ دەکەم بەڵام ڕەنگە گومانم لە چەکی تۆ نەبێت ڕەنگە گومانم لە ئەخلاق و ڕەوشی تۆ نەبێت ڕەنگە گومانم لە بەڕێزی تۆ نەبێت ڕەنگە گومانم لەوە نەبێت کە تۆ ئەتەکێتێکی زۆر جوان و مەزبوطت هەیە جاگەر ئەم جۆرە پەیامە بگات بە تەلەبە یعنی من مامۆسای تۆ بم دەرەجەشت نەدەمێ ڕقت لێن نابێ وایە نە بیر لەوە ناکەیتەوە تۆڵم لێ بسەین چکە من بەس دەرەجەم نەداوە پێت ئەگەر نا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و ئوستوب و زۆر شتم داوە بە قوتابی بەڕێزەکان کە بەداخەوە زۆر جار ئێمە کە مامۆستایەک دەرەجە نادا بە تەلەبێگری تەلەبەکاڵێ بیکوژم تەسکینی دڵم نایە بەس لە ڕۆژێکا بۆم ڕێ بکەوێت نییە وای لێ بکەم فلان کەمە بە شەرتی لێکدانوێکی زۆر هەڵەیە ئەم مامۆستایە نمرەی نەداوە پێت لە بیرکاریان لە زانست یان لە کیمیا بەڵگە نییە لەسەرەوەی کە نمرەت ناداتێ بۆ ژیان لەوا چێ چوار ڕۆژی تر هەر ئەم کوڕە جوانە بڕاتە خوازبێری کچێکی ئەو مامۆستای بیداتێت چکە زانانی ئەخلاق و ڕۆشتی جوانە بەس ئێستا وەکو نمرەی کیمیا و فیزیا مامۆستا هەیە دەرەجەی دایکێتی دەرەجەی باوکێتی ڕاست شکاتەڵە بۆ دەرەجێ بدەمێت چکە دکتۆر لەم بوارەیە زیرەک نییە کاتەمەش هەڵەی دووەمە کە زۆر جار ئێمە خۆمان مامۆستاین کە دەرەجە نادەین بە تەلەبە وازانین ڕقمان لێتی کە دەیخەین وازانین ڕقمان لێتی کە بۆ نمونە ناجحت ناکەین وازانێت تۆ دەتەوێت تۆڵی لێ بسەنیتەوە کە دەیخیتە 2 ساڵە وازانێ بۆ نمونە مەسەن زەربەیەکی زۆر لێداوە مەعلم تۆ نەتیجەی خۆت وەرەگریتەوە من نەتیجەی من نییە یعنی کە تۆ کوڕم هەشتا ئەهێنی ئەو بەڕێزە 50 دێنێت ئەو بەڕێزە 90 هێنێ تۆ بای 90 بەرهەمی خۆتە چنیتەوە ئەوی تر بای 180 بەرهەمی خۆی چنێتەوە بەزێکێکی تر ئەگەر نەی خوێند بێ بای 140 بەرهەمی خۆی چنێتەوە کەواتە با من بە زمانێکی تر بیڵم معقولە نەفەرێک لە دەشتی شارە زور تەمادەی چاند بێت بە تەمابێ مانجۆ بچنێتەوە بامی چاند بێ بڵێ وەڵام من حەزم لە باینجانە نەخێر تۆ دارێکت هێنابێت دارسنەوبەرێ بڵێ بۆ ئەمە هەنجیر و قەیسی ناگرێ ئێبا بەمە دارسنەوبەرە کەواتە بە گوێرەی تۆ چی دەچێنیت بەرهەمی ئەوە دەچنیتەوە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی لە پەروەردەی دیمەن هەمیشە بە قوتابێ بەڕێزەکان و بە فێرخوازە بەڕێزەکان بڵین هەوڵی خۆت جوهدی خۆت تاقەی خۆت وزەی خۆت ئەوە ئەچنیتەوە بە هیچ شێوەیەک نە حکومەت ڕقیلێتە نە وەزارەتی پەروەردە ڕقیلێتە نە مدیر ڕقیلێتە نە مامۆستا نە توێژەر تەنانەت نەدایک و باوکەکەش ئەگەر ببی بە 2 ساڵ و 3 ساڵ و فەسلیش کردی تکایە بڕۆ دەرەوە بڕۆ ئیش و کار و کاسبی بکە بەس مەڵێ مامۆستاکان خراپە بڵێ خۆم خراپ بووم وەکو پێویست هەوڵم نەدا و کۆششم نەکرد خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە دەڵێت تاقیکردنەوەی سەری ساڵ فێرخواز زۆر گرنگ و مهمە حەق و حسابی خۆی بزانێت حەق و حسابی خۆی یانی چی لە چیا باشی لە چیا خراپی لە چیا پێویستت بە شەونخوونی زیادە و لە چیشا پێویستت بە کە هیلاکبوونێکی کەمە ئێمەیەکێ لە کێشەکانمان ئەوەیە ئێمەی مامۆستاژ نەمانتوانی و ئەم پەیامە بە تەلەبە بگەین مەسەن بۆ نمونە لە بینی وانەکانە هەمووی ڕۆژوونیوێکی لە بینایە 4-5 ڕۆژێک شت بەدەستەوەی تۆ پێش زیندانەکە تۆ ئەگەر ئەزانی لە ئینگلیزی خراپی لەو 4 ڕۆژەی کە زیاد بەدەستەوەی هەوڵ بدە 2 ڕۆژی بۆ ئینگلیزی دابنێ یان بۆ نمونە ئەزانی ڕۆژی شەمە امتحانی بۆ نمونە مەسەلەن کیمیایە مادام بۆ نمونە مەسەلەن چوارشەمە و پێنجشەمەشت بەدەستێت کەواتە نابێت وەکو دەرزوانەکانی تر تەنها تاقی بۆی بخوێنی کە فێرخوازی وامانەیە تەنها شەوی امتحانە خوێنێ یاخود عەسری امتحان دەیخوێنێ کەمەش هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە خاڵی سێم مناڵ و فێرخوازە بەڕێزەکان ئەو دایک و باوکانش کە سەیریان بەرنامەیە دەکەن دەبێت فێریان بکەین کوڕم بە گوێرەی هیلاکبوون و ماندووبوونەکە و بە گوێرەی ئەو وانەی کە هەتا و بە گوێرەی ئاستی زانستی و زانیاری خۆت دەبێ هەوڵ و کۆشش بدەیت لەگەڵ وانەکان یعنی مەسەلەن ڕۆژێک وانەیەکی بیرکاریاڵی زۆر مسەیترم ڕەنگە ئەتیادیش بێت تاقێ بخوێنی زۆر خۆت هیلاک نەکەی بەس ڕۆژێکی تر کە مامۆستاوانەی ئینگلیزی تێ و کە ئەزانی بنچینت نییە زەعیفی وەڵا لەوە چێ پێویست کا تا 12 شەو بخوێنی لەوە چێ پێویست کا بە دایکت بڵێ دوای نوێژی بەیانیش هەڵم سێنەوە کەواتە نابێت وەکو وانەکانی تر بخوێنی نابێت وەکو وانەکانی تر سەعی بکەی کە ئەمەش هەڵەیەکە ئێمە تا تەلەبەی زانکۆ دەیبینم یعنی قوتابی زانکۆمان هەیە چۆن بۆ وانەکانی تر بوون 5 ساعت 6 ساعت خوێنێ بۆ وانەی تەشریح بۆ وانەی فیسیۆلۆجی بۆ وانەی بۆ نمونە مەسەلەن فلانشت بۆ وانەی باتنی جەراحا هەر شتێک لەو بابەتانی تیش کە لە طب و لە کۆلێژەکانی تر هەمانە سرەکەین هەمان کاتی بۆ تەرخانەکە و بەداخەوە ئەو کاتی بۆ ئەوە هەبوو دەبایە بۆ کاتە بۆ یەکێکی تر بە گوێری ئەوە نەبووە بۆیە جومعەت بدایەتە دەمیە بۆیە هەندێک شەونخوونیت بۆ بکردایە بەیانی زوو لە خەوەڵسانت بۆ بکردایە کەەوەش خاڵێکی تر زۆر گرنگ و مویمە هەر قوتابێکی بەڕێز ئاستی خۆی
توانای خۆی تاقی خۆی لەوانەکانە بزانێ تاقیکردنەوەی سەری ساڵ زۆر ئاسانە بۆ چکە حەوت وانەکە جوان و پوختە جیاکەیتەوە حەق و حسابی خۆت دەزانی لەکوێ خەلەلت هەیە لەکوێ بەرەو پێشی بە دڵنیاییەوە زۆر باش و چاکو مەزبوطە. خاڵی چوارم کە زۆر گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە ئێمە شتێکمان فێری تەلەبەکان نەکردووە کە ئەویش بریتیە لە خۆ ئامادەکردن بۆ سەری ساڵ. گەنجە جوانەکان ئێوە سێرێکی خۆتان بکەن. خۆ ئامادەکردن بۆ سەری ساڵ زین چییە؟ شتە گرنگەکان لە دووەرەقەیە بینوسەرەوە. تێبینی دەربارەی بابەتەکان حازریک. هەموو وێنەکان ئەتوانیت لە شوێنێکا بنووسیتەوە. هەرچی هۆ هەیە پێناسە هەیە بیژمێرە هەیە باسی بکە هەیە فلان هەیە لە شوێنێکا بینوسە. نەخێر بەعکسەوە وەرەقەیەکی سپی بێنە بۆ نمسن بەڕێزێک سەیری بەنامەکەمان دەکات دەبێت هەمومان مامۆستاکان وا فێریکەین بڵێ کوڕم وەرەقەیەکی سپی بێنە چی یاسای ئینگلیزی تێ هەمووی بنووسەرەوە. بەشی یەکەم ئەم چوار یاسایم هەیە بەشی دووەم ئەم چوار یاسایە بەشی سێم ئەم چوار یاسایە بەشی چوارەم پێنجەم شەشەم ئەم چوار یاسایە کەواتە لە ئاخیرا بۆنە 5 بەشی ئینگلیزیت خوێندووە کەواتە 20 یاسات خوێندووە 20 یاساکە لە وەرەقەیەکا بینووسە بۆ ئەوەی هەر ئەم وەرەقەیە 10 جار مراجعەیکەی بۆی لێت تێکەڵ نەبێت بۆی لێت ئاڵۆز نەبێت. ئێمە تەلەبە چیەکە؟ ئیستا 2 یاسا خوێنێت عەسریش 2 یاسا خوێنێ عیشاش 2 یاسا خوێنێ بەیانیش 3 یاسا خوێنێ هەر یەکەی مەشریق و مەغریبی بینە هەر یەکەی تێکەڵە هەر یەکەی لە بینی ئەمانە شاسەرەکەی شتی تر کردووە کەواتە لە پڕێکا کە لە امتحانە دێتەوە مەسەن باسی ڕابردوو کراوە باسی ڕانەبردوو باسی واسووێر کراوە باسی هەرچیە کراوە نازانێت بزڵبت بچێ بۆچی کا یاسایە کەوە لە تووبیشا ئێمە زۆر بۆ خۆمان استفادەی لێ دەکەین لە بواری تووبیە و خاڵی یەکەم کەواتە زۆر گرنگ بوو. خاڵی دووەم کە هەر لەناو ئەم خاڵی چوارەمەیە کە پێویستم بوو زۆر بۆ جەنابتان باسی ئەویش ئەوەیە کە خۆ حازرکردن بۆ تاقیکردنەوە واتە خۆ تێگەیاندن لە بابەتەکان. ئێوە دیقەت بدەن بۆ لە امتحانە دەرەجە نان چکە لە بابەتەکە تێنەگەشتی ئێشەوی امتحانش کاتی تێگەشتن نییە کوڕم تۆ بەتەمای لە شەوی امتحانە بۆ نمونە کیمیا خۆت تێبگەێنی یان زانست لە خۆت تێبگەێنی شەوی امتحان دانیشتی بۆ نمونە مەسەن ئینگلیزی قەواعید لە خۆت تێگەری نا دەبوو تۆ ڕۆژانە دەبوو ڕۆژانە بۆ نمونە لە ڕێی مامۆستاوە لە ڕێی تەلەبەی زیرەکەوە لە ڕێی تەلەبەی 2 ساڵەوە لە ڕێی توێژەرەکەوە لە ڕێی مامۆستاکە خۆیەوە لە ڕێی خۆتەوە لە ڕێی ڤیدۆوە لە ڕێی شتێکی ئۆنلاینەوە لە ڕێی کتێبێکی خارجیەوە تۆ ئەو بابەتارت لە خۆت تێبگەیەنە شەوی امتحان زۆر بە ئاسانی مراجعەت کردەوە. کاتە یەکێک لە کێشە گەورەکانی کوردستانی خۆمان ئەوەیە کە ئەی تۆ دیقەت بدە من لە زانکۆش تەنانەت بە تەلەباڵم بۆ دەرەجە نێنا بەخوا دوکتۆر هەر نەمزانی باسی چیەکە پرسیارەکە یعنی تەلەبەی زانکۆ ئەوە تەلەبەی پەیمانگا هەروە یعنی تەلەبەی پەیمانگا هەیە و لێرەوە ڕێزم بۆیان هەیە پەیمانگای سلێمانی پرسیارم بۆ هێناوەتەوە پرسیارێک بای 20 دەرەجەی لەسەر بووە کەلیمەی نەخستۆتە سەر یان یەک نوقتەی نەنووسی هەر کاکە سڵاو ڕێزێکی بنووسایە هیچی نەنووسیوە ئەمە زانی بەڵگەی لەسەر چی بەڵگەی لەسەر هەر نەیزانیوە لەکوایە هەر نەیزانی ئەو پرسیارە لە چی بەشێکە ئەگەر بەهاتایە و لەو لە بابەتەکان تێبگەشتایە هیچ نەبێ بای حەق دەستێکی بۆ منە نووسی بای 5 دەرەجە 10 دەرەجە نووسی شتێکی ئەنووسی بە معنای خۆی و بە عەقڵی خۆی بۆی نزیکی کاتەوە کەواتە کاتێک کە تۆ پرسیارێک دێتەوە بای 5 دەرەجە 10 دەرەجە فرت پێوە نییە هەر لێی نزیک نەبوویتەوە ئەسڵەن نازانی لە چی بەشێکایە بەڵگەیە لەسەر ئەوەی کە بەڕاستی بەداخەوە ئێمە خۆ ئامادەکردنمان نییە بۆ تاقیکردنەوە بە تایبەتی لە سایی مۆبایل و سوۆسیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی کەواتە تاقیکردنەوەی سەری ساڵ واتە خۆ تاقی یانی تۆ بۆ دیقەت بدەن ئەزیزان گەنجە جوانەکان ناڵن قیامەت ئێبێ خۆتی بۆ حازرکەی وایە پرسیارتان کردو ینی بڕۆن لە بخوێنەوە قیامەت تۆ دەبێت نوێژێکت بۆ کردبێت دەبێت ڕۆژوێکت بۆ کردبێت دەبێت چاکێکت بۆ کردبێت دەبێت خێرێکت بۆ کردبێت دەبێت زوڵمت نەکردبێت دەبێت وەکو ئەڵێت پارەی حرامت نەخواردبێت دەبێت ماڵی میلەتت نەخواردبێت اینجا لە تاقیکردنەوەی قیامەت دەرەچیت ێ بزڵە بە تاقیکردنەوەی قیامەتیش لە دنیاە تاقیکردنەوەی بریتە لە وانەکان تاقیکردنەوەی وانەکان تۆ 5 بەشت خوێندووە غێر بە 5 بەشەکەت خوێند بێتەوە غێرە بێت لی تێگەشت بێتی ئێبێ بیزانی لە دینە لە قیامەت ئاڵێ چی ئەڵێ نوێژی قبوڵ نییە ئەگەر نەزانی چیەڵێ خێرێک ئەگەر لەبەر خوانت کرد بێ قبول نییە هاسی کە بزانت چۆن لە قیامەتە ماناوێت تۆ بێ بزانی بۆم خێرە ئەەکەیت نابێ بۆ خێرێ بکەی بۆ سێڵفی ئەو بۆ تاقیکردنەوەی قیامەت بۆ دنیاش بزڵە بە دوایە نابێت تۆ لەبەری کەی بەس بزانی نەزانی چییە نابێ هەر ئاوا لەبەری کەی نەزانی چۆن دێتەوە و چۆن جوابی دێتەوە و چۆن امتحانە کە زۆربەتان ماشەڵڵا هەنێ جار لەبەرێکەن دەڕاخی بەس ئەڵی بەس نەمزانی چۆن دێتەوە لە امتحانە یان نەمزانی چۆن بۆ مۆزوعەکە بچم ئەڵی وەڵای ئەو پرسیارە ئەمزانی لە بەشی دوایە بوو بەس کەچی سوبحانڵڵا نەمتوانی بۆی بڕۆم و نەمزانی چۆن یاساکەی بەسەرا تەطبیقم کەواتە خاڵی چوارەم ئەوەی کە گرنگ و موهیمە خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە بریتیە لەوەی کە بە معنای کەلیمە قوتابی بەڕێز و فێرخوازی بەڕێز ڕۆژانە لە بابەتەکان تێگەشت بێت و کورتی کردبێتەوە و هەندێک جار بە تایبەتی ئێستاکیە بەڕێزان کە من پێم خۆشە دایک و باوکان و مامۆستاکانیش ئەم ئوستوبە فێر بن لە هەندێک کتێبی لەم تازانیا خوێندووە تویش ئەوەیە
کە قوتابی دەتوانێت لە ڕێی مۆبایلەوە بابەتەکان بۆ خۆی حازرکە. یعنی چۆن؟ مەسەڵەن جەنابەت بەشێکی زانستت خوێن کە لێی تێنەگەشتی وەرە بە دەنگێکی جوانە نە مۆبایلەکەی دایک تا بە 10 دقیقە کورتی کەرەوە بڵێ ئەو یاسایە ئەوەیە باسی ئەوە دەکات ئەگەر ئەوەی هێنایەوە ئەوە دەبێت ئاوا حەلیک سەیڤی کە با لە ناو مۆبایلەکە بێ لە سەری ساڵە تۆ 10 کورتە ڤیدیۆ تەسجیل کردو وایەنە هەر کورتە ڤیدیۆی 5 دقیقە 10 دقیقە ئەتوانی مۆبایلەکەی دایکت بێنی گوێی لێ بگری بۆ بەشی یەکەم زانی چی دووتووە وەختی خۆی بۆ بەشی دووەم بۆ بەشی سێم بە سەعاتێک ئەتوانی هەموو بەشەکان بۆ خۆت مڕاجعکەی. بزانە چۆنە؟ یان بەعکسەوە جارێ خۆت کۆمەڵێ پرسیارت لە ناو مۆبایلەکە تەسجیل کردووە بە دەنگێکی زۆر خۆش بەس نەک لە ڕێی ئەوە اینجا سەیری سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی ئێمە دەڵێن قسەکەمان لە چییە کە بەداخەوە لەگەڵ زیادبوونی تەکنەلۆجیا لەگەڵ زۆربوونی تەکنەلۆجیا لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا ئێمە نەمانتوانیوە زانست و زانیاری خۆمان باش و چاک و مەزبوط بکەین. خاڵی پێنجەم کە زۆر گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە خۆ ئامادەکردنە لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستە و لە ڕووی عەقڵ و بیرهۆش و هەست و نەستەوە. ئێمە زۆر جار بەداخەوە جەستەمانی بۆ حازر ناکەین. جەستە خۆ حازرکردن بۆ تاقیکردنەوە یانی چی؟ تۆ دەبێت خواردنی تەندروستت خواردبێ. وایە؟ قەت پرسیارتان کردووە کە یەکێک ئەچێ بۆ ڕێیەکی دوور چیەکە؟ سیارەکەی دێنێ فولێکا لە بەنزین و هەوڵیشەدا ڕۆژێ پێش ئەوە ڕۆن و گریس و بەزم و ڕەزم و چی بگۆڕێ وایە نە فلتەری بگۆڕێ بڵڵەبت وایە تۆ خەوێکی تەندروستت وەرنەگرتووە کاتە جەستت حازر نییە خواردنی تەندروستت نەخواردووە و لەگەڵیشا چاوت ئیسراحەت پێ نەداوە مێشکت ئیسراحەت پێ نەداوە و لەگەڵیشا دوێنە بە سەعاتێ بە 2 ساعت گوێت لە هێدفۆن گرتووە گوێچکەت عازێتی بووە کاتە خۆ ئامادەکردنت نییە بۆ تاقیکردنەوە لە ڕووی جەستەیەوە. کاتە یەکەم لە بۆ خاڵی پێنجەم لە هەمووی مهمتر ئەوەیە کە تۆ بەڕاستی لە ڕووی جەستەوە خۆت حازر کردبێ لە ڕووی جەستەوە گەنجە جوانەکان دێ بۆ تاقیکردنەوەی بۆ لای من سەرەکەم برسێتی دێ بۆ تاقیکردنەوە سەرەکەم توێنێتی دێت بۆ تاقیکردنەوە سەرەکەم ئاوا نەترەدا لە تەلەڤیزیۆن زانکۆیە دامە بەشانەوە تومە مامە جەوەکەت خۆشە هەڵێ وڵاتی جێی خۆشی جی دکتۆر وڵا خەریکە بەسەر تەختەکە خەوم لێکە وەڵام شەو سەعات 3 خەوتم کاتە تۆ پێویستە جەستە یعنی وەکوا بێ من سیارەکەم تەقەوڕەکەی تابێ بڵم ئەچم بۆ دووەک ئەخر لە ڕێگا پەیچیەکەوێ وەکوا بێ برادرێک لە سلێمانی بڵێ وەڵام من حەزەکەم عەمرەیەک بکەم بۆ بە سیارەکەی خۆم بەڕێی بڕۆم بە وشکانی بڕۆم تۆ سیارەکەت ئەگەر 4 پستۆن یان 6 پستۆن نەبێ و بەنزینی مەزبوطی تیا نەبێ و ڕۆن و گریست نەگۆڕی بێ هەر لە دەشتی بۆ نمونە عێراق پەکی دەکەوێت بە سڵنگێکش بە ملیۆنێکش بۆ نایەنەوە کاتە هەمیشە جەستە پێویستی بە ئامادەکاریە کە بەداخەوە قوتابی بەڕێز ئەمەمان بۆ ناکە. ئێمە دەیبینین لە سەرەتایی دەیبینم لە ناوەندی لە ئامادەی لە زانکۆ لە پەیمانگا کامە بێ دایک و باوک هاوکاری بێ دەبێ مامۆستاکان بێجگە لە شەرحکردنی کیمیا و فیزی ئەمە بڵێن قوتابی بەڕێزم چەندێک خۆت زیرەکی خۆت مویمە ئەوەنە لاشەت گرنگە ڕاستە من زیرەکەم ئەزانم هەولێر لەکوێیە بەس سیارەکەم ئەگەر باش نەبێت لە ڕێگە پەکمەکەوێ حەزەکەی من عەبقەریش بم ئەفلاتۆنیش بێنە سیارەکەی باش نەبێ ناگاتە هەولێر خۆ قابلە بە پێ ناتوانێت بڕۆ ئەبێ سیارەکەی باش بێ سیارەکەی جسمی منیش بریتە لەوەی ئەو جەستەی کە هەمە لە چاومەوە کە عازێتم نەدابێ لە گوێچکەم کە عازێتم نەدابێ لە مەعیدەم کە لە فەوشتی عەجیب و غەریبم تێ نەکرد بێ بۆی دڵەکەزێم نەبێ و لە کاتی امتیحانەکەیە لەوەی کە ڕیخۆڵەکانم بەتاڵ کردبێت نەک قەبز بم یان سکچوونم هەبێت یان دووسێ دەبە ئاوم خواردبێ و هەر لەگەڵ ینی تقریبا لەم چەند ساڵەیە برادرێک باسی کردی کاکتۆر امتحانی بە کەلۆری هەمووی 10 دقیقە دەستی پێ کردو سەرەکەمی چێکە لە مامۆستا تەنگام خەریکە ئەیکان بەخۆمە ئێ باشە ڕۆڵە ئەی تۆ دەردت گران بوو ئەی نەدەزانی نیم ساعت پێشەوە بڕۆی خۆت بەتاڵکەیتەوە بڕوا دێ وتی وام نازانیوە قۆپی پێ وتی بەجوود لیژنەیەکمان لەگەڵا دروست کردو ئەمی بڕۆ بۆ دەبیروسی و متابعی کە و بەزم و ڕەزم و تەفتیشی کە و مامۆستا کردم بەخۆما زوو تەفتیشم کە حەزەکەی کردێ گاڵتەوتی تێدی کاکە بە شوەرتەوە ڕۆم بەس نەجاتن دەبانێکم بەخۆماینە ئێخە باشە قوتابی بەڕێز نابێت جەستت حازر بێ تۆ خۆتان بەرەو موقیفە تۆ تەنگاوبی خەریکە بۆ نەمیز دەکەی بە خۆتا خوێندنت پێ جواب بدرێتەوە ناجرێت کە من تەلەبەشم بینیوە لێرەوە بەڕاستی قوتابی بەڕێزەکان کە هەندێکیان هەیە شەرمەکەن بە تایبەتی قوتابیم هەیە لە امتحانە هاتوۆتە دەرەوە لە بەرەوەڵە تەنگاو بووم بەڕاستی پرسیارە دوو پرسیار هەر فریان نەکەوتم بە تایبەتی ساڵانی پێشوو کە بۆ نمونە ئاوا هەڵبژاردن نەبووەکو ئێستا
لقي بدولق براسي وانا شبرزبهم دوكتو بوم جوابنا درا ولا روش من هذا ما مصابلم اتشم بو مثلا دز باو دغين كوتا سيركي زور شبرزبو بو منال هر اوا كوتا و دايكو باوك دبي بيبلا كشم كرم دبي بيش بونونا بيش چونا او دز دبي خود بتار كبيتو جستي خود حاضر كبي دمو چاو شوار دبي اگر كريت شكليتك نقله تشتي لقل خود عبره اگر كريت دبي او لقل خود عبره توز ناو دمت بونونا مثلا تربك يعني يقدو قم او بخو اگر كريت توز دمو چاو فين كرو كتشلي هاوين بو دنيا گرم بو اگر كريت هوزك بونمونه مثلا ها ورزش بك كاتا او بو خوي هن احما بك ورزش بك قد بينو تاني لاعب يكدابزن الا برشو ريال تشيكا يشتا دانا بزيو اواك بينو تانا يكسري كاميركات تسري عليه بخوا ديارة نازانم شي استر رونالدينو دابزنه رونالدينو خوي اوال يكردو ولا دروي ساحه خوش برزكلو معناه اما شي جستي حاضرك بوي لقل شو ناو جولك بهجوم دس بيبكا لبروي كشو بالضبط واشد بيقطن داو جارو لاعب دابزيه ايش تانها تو ساحه هجوم برو هجوم مره الرو أواك على طوفة كم بول دانيالا وهاتمو يعني رتش كوتوكا خلقي هاد شوتا نوسا حكوا ملعبكوا دواي توزك جولي شي كردو أما بلقي لسروي كالروي جستيه وحاضره لروي جستيه وحاضرك وآماده كراو كواتاوش خالي كي زور جرنجو مهمة كواتا خالي بين جم كباسمان كد لروي جستو دبي حاضر بي بشي كتري لروي درونيو تاقي كدنوا يعني تيكشوني درون لروي درونيو كواتا أو بري كفرة براستي كفرة علمية تو أو روجي تاقي كردنوا هي سيري فيديو عجيب وغريب كي سيري نامونا مكاريكي سيري فيلميكي أكشن كي سيري دولروي بينرو بيسرو جنابتان سيري فيلميكي رطوبة أخلاقي بكرت أو روجي كتاقي كردنوا هي تو سيري بون منا هنيك هي هندي برنامج هي بون منا هندي فيديو هي توزة ترسناكا دمو شاي خوانا كان بخيونو بز مرزم نخير بعكسه جود لهوالكي ناخوش قرتبه نخير بعكسه هكا وتل روي دارون نخير بعكسه لو بيانيه دايكت باوكت بون منقسيكي برزو نسبي بيتو تبي كواتا تاقي كردنوا يعني حاضر كردني دارون دي قد بدن كره جوانا كانوا بينر برزقان كشرنا دا بيش ولا روي دارون وحاضر انا كان هاد جاراني برون لا جاراني كشري بيش مرقو حكومتي بعسي ابو جارت شن روجي بيش او راديو وتلفزيون حائنه وقت بس راديو ابو راديو حاضر يكرت جوش وخروش اداب شورش جيران وبيش مرقا حاضر يكرت حتى بطاطي بو حاضر من بوم شورش حاضر من بوم هجومه لا همش تيك هروايه بالضبط تاقيك نوجني مش هجوم يك بو ويك بتواني ظالمي بس ام وزعيه كواتاوش خالك زور جرنج مهمك بداخل وما كمتل للروي دروني وحاضر من قصه زوره وبابات زوره بلام ناوريك ورده جرين ودقرين ولا تنفرموا دوباره سلايف خواتان لبيت بینەر ئەزیزەکانم ژیان هەمووی تاقیکردنەوەیە هاتنمان بۆ سەرگۆی زەوی لە دایک بوونمان ڕۆژانی مردنم و ڕۆژانی زیندووبوونەوەمان کار و کاسبیمان ژنهێنان و شوکردن مناڵخستنەوە بەدەستهێنانی بڕوانامە بەدەستهێنانی کورسی و دەسەڵات کار و کاسبی و ڕاوە دینار تێکەڵاوی لەگەڵ خەڵکە هەموو ژیان بریتیە لە تاقیکردنەوە ئافرین بۆ ئەو مامۆستا بەڕێزانە ئافرین بۆ وەزارەتی پەروەردە کە مانا و واتای تاقیکردنەوە فێری قوتابی بکات قوتابی بەڕێز وا نەزانێت کە تاقیکردنەوە تەنها تاقیکردنەوەی زانست و فیزیا و کیمیایە قوتابی بەڕێز بە درێژایی پەروەردە فێرمان کردبێت کە چوونە دەرەوە لە قوتابخانە بۆ خۆی تاقیکردنەوەیە سواربوون لە پاسێکە تاقیکردنەوەیە ئەچیتە بەردەم شەقامێک و کەسێکی دوویانی لێ و ئەکرێت تۆ بۆ نمونە تۆزێ خۆت تاخیر کە هێتا ئەو دەپەڕێتەوە تاقیکردنەوەیە کەسێکی کەم ئەندام و خاون پێداویستی دەبینیت و دەستی دەگری تاقیکردنەوەیە منداڵێکی جوان و ئەزیزم ئەگەر لە سەرەتاییان ناوەندیە کە چووە دەرەوە لە شەقامەکەی بەردەمی قوتابخانەیە 5,000 10,000 ئەدۆزێتەوە هەڵی دەگرێتەوە یان هەڵی ناگرێتەوە و دوای هەڵگرتنەوە دەیبا بۆ کوێ و لە کوێ دایدەنێت تاقیکردنەوەیە نەخێر کەسێکی بەرامبەر قوتابخانە توانجێک تعلیقێک قسەیەکی نەشیا و بە فێرخوازەکەی من دەڵێت ئەم فێرخوازێ من چۆن جوابی دەداتەوە و بە چی شێوازێک جوابی دەداتەوە ئەمانە هەمووی تاقیکردنەوەیە نەخێر مامۆسایەکی بەڕێز نمرەی نەداوە بە تۆ ئایا لچی لێ ئەدەی بە یەکاو ئەچی کیڕێک و شوختێک ئەکێشی لە سیارەکەی یان دەڕێی دەڵێی مامۆسا زۆر داوای لێبوردنەکە من نەمتوانی ڕەنجی تۆ بەزایە نەدەم
زۆر بەداخەوە تۆ بە درێژایی ساڕێک لەگەڵ ئێمە هیلاک و ماندوو بووی بەڵام من نەمتوانی ئەم ساڵ بەرهەمەکەت بدەمەوە زۆر داوای لێبوردنەکەم و گردنم ئازاکەوە بۆ ساڵێکی تریشاڵە ئایا ئێمە گەنجمان فێری ئەوە کردووە قوتابیمان فێری ئەوە کردووە کە لەناو وەزارەتی پەروەردەیە کە نەیزانی بڵێ خەتای منە ئێوە دەزانن ساڵ دێ و ئەڕوا قوتابی بەڕێز هەیە 5 کەوتووە 6 دەرس کەوتووە 7 کەوتووە یەک عەلاگە گوڵاڵە سوورە لەسەر کارتەکەیەتی خوا نەکات لە لای هیچ کەسێک تەنانەت بە تەنها خۆشی بڵێ خەتای منە ئێمە فێرین بە تایبەتی ئێمە جیلێکین وا پەروەردەکراوین هەمیشە دەستە چەورەکەی خۆمان بەرامبەرە سڕین خەتای مامۆستایە خەتای توێژەرە خەتای قوتابخانەیە خەتای حکوومەتە خەتای وەزارەتە بۆیە لە هیچ تاقیکردنەوەیەک دەرناچین پیاوەکە خۆی خیانەتی کردووە دەڵێ خەتای ژنەکەیە ژنەکە خیانەتی کردووە دەڵێ خەتای پیاوەکەیە مناڵەکان خۆیان خراپن دەڵێ خەتای دایک و باوکمانە کابرا خۆی مادەیەکی خراپی هێناوە و چێشتێکی خراپی لێ ناوەڵێ خەتای مەعیدە و گەدەی ئەو خەڵکەیە و تەسەموم بۆ چێشتەکەی من عیبی نییە بۆیە بەداخەوە زۆر بەداخەوە لەم بەرنامەیە ڕاستە من ئەم بەرنامەیە 30 خولەکێکم تەرخان کردووە دەربارەی تاقیکردنەوە بەڵام وشەی تاقیکردنەوە یان ئەگزامینیشن یان ئیمتیحان زۆر لەوە قورسترە بەختیار بتوانێت لە کەناڵێک و لە بەرنامەیەکا بە ناوی پەروەردەی دیمەن من بتوانم بەسی چل خولەکێک باسی تاقیکردنەوەکەم تاقیکردنەوە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین هێواش شێواش هەنگاو بە هەنگاو و کۆڵێت بە چەند خولەکێک نادەبێ بە درێژایی تەمەن فێرخواز و قوتابی بەڕێزەکان فێری ئەو بکەین کە تاقیکردنەوە چۆنە و چۆنی بەڕێزان بە دڵنیایی و ئێوەش مداخلەتانەیە قسەتانێ و دوای ئێمەش ڕەنگە قسە و باسێکی ترمانە بەس پێم خۆشە بێمە لای جەنابتان کۆژین خان ئەویست مداخلەیەک بکات کۆژین خان فەرموو دکتۆر کاریگەری لەسەر شوێنی تاقیکردنەوە پرسیارم هەبوو ڕاست پرسیارێکی زۆر جوانە بوو معلوماتان شوێن زۆر دەورە بینێ لەسەر تاقیکردنەوە یەکەم ئەو شوێنی کە تیا دەخوێنیت دووەم ئەو شوێنی کە پیا دەچیت بۆ قوتابخانە شۆ بەتابەتی ئەوە گەنج و مراهقنەوە چێ لە شوێنێک و بڕۆی کۆمەڵێک گەنجی لەگەڵ ڕێزمە لات و لیوار تاریقت لێدەن توانجت لێدەن قاچت بەیەکابێت بێزاربی بێتاقەتبی کاریگەری دروستەکە نەخێ لەوە چێ لە شوێنێکەوە بچیت دیمەنێکی زۆر ناخۆش ببینی دیمەنێکی زۆر نەخوازراو بینی ئەمە دووەم سێم بۆ شوێن ئەو شوێنی کە ئیمتیحانەکەی تیا دەکەی دەورە بینێت کچە جوانەکەم جاروای لە شوێنێک ئایکەیت هەمووی قەڵەباڵەقە ژاوە هیچ عیبی تێدا نیە تەلەف دەستێک هەڵە بڕمەڵی مامۆستاجان ئەم شوێنم گونجاو نێت خوا خێر دەگا شوێنەکەم بگۆڕە چکە مەزبوط نییە نەخێر بوونە و نەمەسەرن گەنجی وا هەیە لە دکتۆر بە حاڵ جوورە و حرەکەیەک لە بەردەممان ڕووبدا من تەرکیز مەڕوا داڵغە مەڕوا لە زانکۆ لە شوێنێکا بۆ نمونە ئیمتیحانەکەیتەوە سەرەکەی بەردەم دەرگاکەی مامۆستا تخوا بم کە دوادەوە مامۆستا لە بنی دیوارەکەی کەواتە شوێنی خوێندن ئەو شوێنی کە پێی دەچی بۆ قوتابخانە و ئەو شوێنی کە ئیمتیحانی تێدا دەکەیت هەمووی کاریگەریکی زۆر باش و چاک و مەزبوطیە تەنانەت ئەو شوێنانی کە ڕۆژانە گەشت و سەیرانی تیا دەکەیت ئەوەش گرنگە یعنی گەنجێک هەموو ڕۆژێ لە ماڵەوە چێ بۆ کافتریا و نێرگە لە خانە تەمان باشی بنە خوێندووە لێم بۆ تاقین و حازر نەبووە نەوەڵا بەعکسەوە گەنجێک هەفتەی 2 جار ڕۆشتووە بۆ کتێبخانە لەگەڵ کتێبەکانی خۆیان کتێبی خارجی خوێندوێتەوە کتێبی گشتی خوێندوێتەوە هەندێک کتێبی خوێندوێتەوە بۆی بابەتەکانی زانکۆ پەیمانگا قوتابخانە باشتر تێبگا بە دڵنیاییەوە دەتوانێت سەرکەوتوو بێت و نمرێکی بەرز بەدەست بێنێت سواز بۆ جەنابەت بەسۆزخان سەرەتا دەست خۆش بۆم بابەتی ئەمڕۆکە باسی کرد بەچەند بابەتێکی گرنگە باس کرد پرسیارەکەی من لەسەرەوە کاریگەری دەرونی عاتفی چییە لەسەر تاقیکردنەوەکان دەست خۆش جوان بۆ معلوماتی جەنابتان گەنجە جوانەکان کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەم خانمە باسی کرد مرۆڤ وەکو باسمان کرد لە جەستە پێک دێت و لە عەقڵ و بەشێکی دەرونیشی تێدایە مرۆڤ لە جەستە لە عەقڵەکە و بەشێکشی کە بوارە دەرونیەکەیەتی کە جەستە و عەقڵەکە پێکەوە دەبەستێتەوە هەر کاتێک کاریگەریەکی نێگەتیڤ لەسەر دەرون کرا کاریگەری لەسەر خوێندن دەبێت بۆ نمونە پەیوەندیکی ناتەندروستی کچ لەگەڵ کوڕایان کوڕ لەگەڵ کچە کاریگەری دەبێت تعلیق و توانجێکی کچ و کوڕ لەگەڵ یەکە کاریگەری دەبێت هاتن بۆ تاقیکردنەوە و بەڵام پێش تاقیکردنەوە کۆمەڵێک گەنج ئەڵێ تو هیچ نازانی زۆر قورسە زۆری زعاجە زۆر ناخۆشە کاریگەری دەبێت دایک و باوکێکی ڕەشبینت هەیە هەڵەستێ و دانیشی ئەڵێ تو هیچت تیا بەسەر نیە و هیچ بە هیچ ناکەی کاریگەری دەبێت ئەو 2-3 ڕۆژەی کە وەنونە ئەڵێن بەیانی دوو بەیانی ئیمتیحانە
چوویتە سەیری ئەلقاڵقەیەکت کردووە سەیری فلیمێکت ئەکشنت کردووە سەیری بۆ نمونە تەمسیلێکت کردووە سەیری ڕووداوێکت کردووە سەیری بۆ نمونە یوتیوبێکت کردووە کە حادیسەیەکی خۆکوشتنە حادیسەیەکی خۆ ئینتیحارکردنە حادیسەیەکی فلانە کە ئێمە زۆر جار هەندێک ڤیدیۆ دەبینین بەڕاستی دەڵێن ئەمە کفرە نەکەر مناڵ کفرە کەسێکی گەورەش ببینێ کە دەرونی نائاسوودێ ئێمەی دکتۆری دەرونی و دکتۆری زانکۆ و دکتۆرێک ئەوانی کە علمە نەفسمان و تۆ ئەوانی کە شارەزین لە بواری دەرون ناسیە دەزانین کە ئەم ڤیدیۆ چەند کاریگەری لەسەر مێشک و دڵ و دەرون دروستەکات چۆن ئەم ڤیدیۆ کاریگەری لەسەر خەوی لەسەر خواردن دروستەکە گەنجەکە خۆی نایزانێ ماوەیەکە هەر لە خۆی دڵی تونە ماوەیەک هەر لە خۆی بێتاقەتە دڵێ دکتۆر ماوەیەک هەر لە خۆم شتم بیرەچێتەوە دکتۆر لە خۆم ماوەیەکە هەر لە خۆی خۆفێکم تیادایە ئەمە لە ئەنجامی چی لە ئەنجامی بەرنامەیە کە سەیرت کردووە ڤیدیۆیە کە سەیرت کردووە ئەڵقاڵقەیە کە سەیرت کردووە کورتە ڤیدیۆیە کورتە یوتیوبێک کە سەیرت کردووە بۆ نەگرتە ڤیدیۆیەکی تیکتۆکە هەرچێکە کە سەیرت کردووە کەواتە بە دڵنیاییەوەکو جەنابەت فەرموود بوارە عاتفیەکە بوارە دەرونیەکە کاریگەریەکی زۆر بەداخەوە نێگەتیڤانەی هەیە لەسەر تاقیکردنەوە ئافرین بۆ ئەوەی دەرونێکی ئاسوودە عاتفەیەکی ئاسوودە و زۆر خۆی هاوسەنگە بەبێ ئەوەی کاریگەریشی چواردەوری لەسەر بێت تەرکیزی و لەسەر خوێندنەکەیەتی ئەو بە دڵنیایی خوێندنێکی زۆر تەندروستی دەبێت و دەتوانێت نمرێکی بەرز بەدەست بێنە سواز بۆ جەنابەت نیڤارخان ئەگەر ئەو مایکە بچێتە دواوە پرسیارەکەی من ئەوەیە دکتۆریان خراپبوومە لە تاقیکردنەوەی یعنی ئەگەر خراپ بین چی بکەین بۆی لە تاقیکردنەوەکە ئینترا باشتر بین جوان ئەم پرسیاری نیڤارخان ئەتوانین بڵین لە بەڵا گەورەکانە کاتێککە قوتابی لە ساڵێک خراپە بێ وازانێت ساڵەکانی تریش خراپە لەوانەیە خراپە بێ وازانێت لە هەموو وانەکان خراپە و مستەوای نییە نەخێر بەعکسەوە لە بەشێکی وانەیەک خراپە بێ وازانێت هەموو وانەکە یعنی مەسەن من گەنجە ناسم بەس تۆزە کەلیم و معنای باش نییە ئەگەر نا لە ئینگلیزی خراپ نییە ئەگەر بەهاتایە چەند سەد کەلیمەیەکی لەبەر کردای ئینگلیزیەکەی فولە بوو تۆزێ معنای کەمە بۆیە لە عەرەبی خراپە ئەگەر تۆزێ معنای باش کردایە لە دینیش باشە بوو لە قەواعیدیش باشە بوو لە بۆ نووسە لە ئەدەبەکەش باشە بوو کەچی ئەڵێ چی هەڵە سێودان شەڵە من لە ئینگلیزی زۆر خراپە من زفتم هیچم تیا بەسەر نییە ئەوەش خاڵێکی تر کسە جوانەکەم جاروایە کە لە ئیمتیحانێک خراپە بێت ئیتر وەکوڵ ئەژنوی ئەشکێت پشتی لێکاتەوە بۆیە باشترینشت بۆ قوتابێت چی یەکەم متمانە بە خۆی نەدۆڕێنێ دوو سیقە و متمانەیەکی چاکی بە توانا و بە زیرەکی و بە لێهاتووی خۆی هەبێ سێم کۆڵ نەدات چوارەم ئینگلیز دەڵێ ئۆڵ ئۆڕنەن نەکات ئۆڵ ئۆڕنەن یانی چی یان هەمووی یان هیچیان ناوە خراپە یان هەموو یان هیچیان چییە وا من ئەمڕۆ بۆ ئیمتیحانی ئەحیایە چوومە ژوورۆ خراپ بابە کەوتم نەکەن خراپ وا کەوتمە دەوردوو ئیت خۆ دنیا قیامەت هەڵنەساو با من شەش وانەکەی تر باش بم نەخێر بۆ لەم ئیمتیحانەیە من ئینگلیزیم خراپ بوومە بۆچی وای لێ بکات کاتۆش گرنگە خاڵی پێنجەم مەڕۆرۆ بۆ ماڵۆ پرسیارەکان حەڵکەیت کە گەورەترین کێشەکەی دروستە بێت مناڵ تەلەبە گەنج فێرخوازە ڕاتەوە ماڵۆ بە حەلیکەم ئەڵێ هەخوا مەرگ ئەمەش تەواو نییە ئەمەش تەواو نیە ئابرا ئەمەش ڕاست نیە ئابرا ئەمەش ڕاست نیە ڕێک لە پڕێکین جایکا بە پڕمەگریانێک هەرایە لوشکە لوشگریان چییە وەڵا وام زانی وەڵامەکانم زۆربەی ڕاستە کە چی ئیستا بۆم دەرکەوت زۆربەی وەڵامەکانم هەڵێ کەواتە سەرەکەی تا ئێوارە ناخوێنێ تا شەو بێتاقەتە بێ بۆ یەک مادام تو ئیمتیحانت کردووە کوڕم خۆت بگرە دان بە خۆتا بنێ چی پێویستەکە حەلی بکەی چی پێویستەکە بوزانی چەنم هێناویان چەند من هەمیشە دەڵێم کاکە بیدە دەست خوا بیدە دەست قەزا و قەدەر ئەوەی کە لە تۆ حرەکەت لە خوا بەرەکەت تەواو خوا کەریمەی شەڵات چیە بی چی نابێ ئەگەر بەڕێزێکەڵێ ئاخر با بزانم مستەوام چۆنە چی پێویستەکەی تۆ 6 بێنی لەگەڵ 7 بێنی تازە تۆ بە تەمای هەموو ئیمتیحانەکات بکەی ئەوە جیایە قوتابێکی بەڕێز بڵێ وەڵای من لە بەکەلۆریم حەزەکەم بزانم خۆم بهێڵمەوە یان خۆم نێڵمەوە ئەوە ئەتوانی حوتەم وانە بۆ نمونە زەربی لێدەی یان حوتەم وانە مەچۆ ژوورەوە بۆی بۆ نمونە ئەگەر دوای بەدڵت نەبوو بۆ نمونە خۆت بیاڵێتەوە بۆ ساڵێکی تر کە زۆر لەگەڵ ئەوە شانیم بەڵام تۆ بڵێ لە ئیمتیحانێکە خراپم زەربی سفریکەم بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەی وە سوپاس بۆ مداخەلەکەت ئەنەس کاگە ئەنەس ئەگەر ئەو بایکەمان بەنی ئەزیزم دکتۆریان چی بکەین بۆی باش بین کورت و مختصر ئافرە چی بکەین بۆی باش بین یەک ڕۆژانە سەعی بکەین دوو هەموو پێنجشەمە و جومعانێک لە ساڵانی داهاتووە دووبارەی بابەتەکان بکەینەوە سێ قوتابی فێر بکەین چاوەڕێی ئیمتیحان نەکات خۆی هەمیشە بۆ تاقیکردنەوە حازر بێ یعنی ئەبێت ئێمە بەس چاوەڕێی بۆ نمونە پیربوون بکەین بۆ قیامەت نابێ وایە
کە بووی بە 12 ساڵ نوێژەکەین کە بووی بە مەسەن 12 ساڵێکتر بە ڕۆژووە بین خێرەکەین چاکەکەین ها دەبێت دزینەکەین دەبێت گەندەڵینەکەین چکە خۆشەت نییە تۆ لە 70 ساڵی بمری لەواچێت لە 20 ساڵی بمری بزدەبێت بۆ خوێندنیش ئاوایە ناکرێت تۆ خۆت حازر نەکەیت لە ئەوەڵی ساڵە کاتەوە خاڵێکی زۆر گرن خاڵی سێم هەوڵ بدە زۆربەی وانەکان تێبگە تا ڕۆژی تاقیکردنەوە شپرزە نەبیت چوارەم پەیوەندی خۆت لەگەڵ وانەکان و لەگەڵ مامۆستاکانە باشکە چکە ڕقت لە مامۆستا بێ ڕقت لە وانەکەیەتی ڕقت لە وانەکە بێت لێشی تێناگەی کە لێشی تێنەگەشی دەرەجە نانیت کاتە تۆ منە خاڵی پێنجەم زۆر گرنگ و هەوڵ بدە بابەتەکان کورتکەرەوە خاڵی شەشەم هەوڵ بدە لەگەڵ تەلەبەکانە شتێکی لە زمانی ئینگلیزی پێڵ دەڵێن گروپ ستەدی کە بەداخەوە ئێمە تا زانکۆ فێری ئەمەیان نەکردین تەمەنا دەکەم ئەو مامۆستا بەڕێزانی کە سیرمان دەکەن فێری گروپ ستەدیمان بکەن کاکە ئێمە من دیست دەیڵێم من گەشتمە کولەی تۆم اینجا زانیم گروپ ستەدی چەند گرنگە گروپ ستەدی یانی چی دووسێ تەلەبە پێکەوە بخوێنن یعنی مەسەلەن جەنابەت لە کیمیا باشی بەو دوو برادرە بڵێ کاکە وەرن من کیمیاتان بۆ باس دەکەم ئێوە فیزیان بۆ باسکەن ئەم کچە جوانە بۆ مەسەلەن سەرەکەی لە زانست باشی بەم خوشکە و بۆ خوشکە بەرەزاڵی وەرن کاکە من زانستان بۆ باس دەکەم بەس ئێوە ئینگلیزیم بۆ باسکەن ئەو برا بەڕێزە سەرەکەی لەوانەیە کا زۆر بە قوتە بەهێز هەر ئەڵێ دکتۆرم هەر بە عایلە تۆزە بیرکاریمان باشە تۆرە بیرکاریمان بۆ باسکە من کیمیات بۆ باس دەکەم من فیزیات بۆ باس دەکەم کاتە بەم گروپ ستەدیە بیرمان ناچێتەوە زەبط دەبێ باش دەبێ چاک دەبێ مەزبوط دەبێ خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە هەمیشە تۆ دەبێ خۆت بۆ تاقیکردنەوە حاضرکەی و پرسیاری تاقیکردنەوەی ساڵانی پێشوت خوێندی بێتەوە کە ئێستا زۆر جار فێرخوازی بە کەلۆری دەیکا بەس قوتابیەکانی تر نایکات یعنی ئێمە لە 10 فێریان نەکردین بڵێن بڕۆ بپرسە بزانە پار چی هاتوەتە وایە نە دوای تەلەبێ گەڵێەوە چی ئەوە پارێکەش مامۆستا ئەوی بۆ هێناینەوە ئێجا من بمزانێ پاریش ئەوە هێناوەتەوە چوم زەبط مەکرد بەس بەداخەوە ناپرسێ بەس ئەمە قەیچێکە مامۆستا با بپرسێ یعنی مامۆستایەکی سەرکەوتوو کە سەیری ئەم بەرنامەیەمان دەکا قەیچێکە مامۆستا تۆ پۆلی بۆ نووسن هەشتە ئەڵێیتەوە قەیچێکە سی پرسیاری بۆ حاضر بکە بڵێ مامۆستا ئەم سی پرسی تەلەبە جوانەکان ئەم سی پرسیارە گرنگە وەڵامەکانیان بۆ نەزەبطکن ئێمە بەداخەوە جگە لە بەکەلۆری مامۆستا ئەم هیلاکیە نابینێت یعنی بابەت زمانێکی تری بڵم بۆی مامۆستاکان لێمان تێبگەن مەسەن من بۆ نەپۆلی حوتم لەلایە بڵم برا بە ڕێزەکانم کچە جوانەکانم ئێوە ئینگلیزی لای من ناڵێن بڵێ ئەم 30-40 پرسیارەتان بۆ کورت دەکەمەوە لە 2 وەرەقەیە بۆ خۆتان لە ماڵە وەڵامی ئەمانە حاضرکەن بە زۆری ئەمانەیەرمەوە ئێتەلەبە گە 30-40 پرسیاری لە لابێ و خۆی وەڵامەکەی بە دڵنیایەوە توانێت باشتری زەبط کا چاکتری زەبط کا و کەمتر لە بیرێچێتەوە کاتەوەش خاڵێکی گرنگ و خاڵێکی تر کە گرنگە چی بکەین بۆ تاقیکردنەوە باش و چاک و مەزبوطین ئەویش ئەوەیە کە خۆمان بناسین و ئاستی خۆشمان بناسین من کابرایەکەم لە ئینگلیزی خراپم کاتە چم کەلیمە معنە زۆر لەبەرەکەم من برادری من نەفەرێکم بۆ نمونە مەسەلەن عەربی خراپم بەس برادرێکم لە عەربی باشە کاتە پێی ئەڵێم وەرە بە عەربی بە قوت و بەهێزم بکە کاتە ئەگەر تۆ حەق و حسابی خۆت بزانی زەرر و قاجاندی خۆت بزانی بە دڵنیاییەوە دەتوانین سەرکەوتوو بین گەنجە جوانەکان لە مەسەلەی تاقیکردنەوە پێم خۆشە لەم کوبەرە و کۆتاکانی بەرنامەکەمان دەچین چەند خولەکێک بۆ جەنابتان هەندێک پەیام و هەندێک خاڵ باسکەم کە گرنگ و خاڵی یەکەم کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە زۆر بەداخەوە ئێمە تەجروبە لە هەڵەکانی خۆمان وەرناگرین وایە نە یعنی تۆ ئێوە کە لەم مەجلیسا دانیشتن کەمە زۆر گرنگە مامۆستاکان ئەم قوتابیان هەموو ئەوڵی ساڵە و فێریان کە بڵێ کوڕە جوانەکەم یاڵە دەی وەرەقەیەک دەربکە پار بۆ دەرەجەی باشت نێنە بۆ کەوتیتە دەوری دووەم یعنی مەسەی برادرێک سەیری بەرنامەکەمانەکە پارەکە بوو بە 2 ساڵە لە پۆلی 12 ئێ باشە کوردەواری و گەرمیانی ئەڵێ قوڕم ساق ئێ بوو خوایە خۆت لە من باشتر زانی بۆ دەرەجەت نێنە دەبنووسە 1 2 3 4 5 6 7 هۆکاری دەرەجە نێنانم بنووسە کاتە خاڵ یەکەم زۆر گرنگ و مویمە فێرخواز جا ئەگەر خۆت نایزانی با منت فێرت کەم بەس ئەگەر خۆت زانیت زۆر باش کاتەوە خاڵی یەکەم زۆر گرنگ و مویمە کە بەداخەوە زۆر جار بۆمان دەرەکەوێت کە ئێمە قوتابیەکان چاک و خراپی خۆی نازانێ و هەڵەکانی پێشوو خۆی نازانێ خاڵی دووەم ئەو شتانی کە هۆکارە بۆ خراببوومان لە تاقیکردنەوە دەبێت لە داهاتووە چاکی بکەین وەکو چی برادر هۆکار بوو بۆ دەرەجە نهێنانت دەیتر لەمە دوا برادری خراپ مەگرە مۆبایل هۆکار بوو بۆ دەرەجە نهێنانە دەزەحمە نەبێت لە دوای امتحان ئەوەی تر مۆبایل بەکارمێنە چاتین قوڕی کرد بەسەر جەنابتان نەتوانی لە زانکۆ پەیمانگا دەرەجە بێنی کاتە چاتین و گروپ چات و نامۆ نامەکاری مەکە تۆپێن و بەرشەلۆنە و ڕیال مەدرید قوڕی کرد بەسەر وان بەسەرن بابەتەکەی تۆیە ئەوە نیاڵە دوکتۆ بەخوا قوڕی کرد بەسەرمە دەی زەحمە نەبێت لە خۆت بپرسە بەرشەلۆنە و ڕیال مەدرید سوودی هەبوو بۆ تۆ نەخێر ڕۆناڵدینۆ تەلەفۆنی بۆ کردی بڵێ هەلا و زۆر سپاس دەکەم تۆ سەیری یاریەکەی منت کرد نەخێر
قەت ئەتلانتیکۆ تەلەفۆنی کرد بۆ جەنابەت بڵێ وەڵام من سوپاس دەکەم 2 ساعتت لە من بۆ مندانە نەخێت کەواتە خاڵی دووەم زۆر گرنگ و مهمە ئێمە یەکەم شادوتمان هەڵەکانی خۆمان بزین خاڵی دووەم دەبێ هەڵەکان ڕاستکەینەوە دەبێ هەڵەکان ڕاستکەن کە مامۆستای بەڕێز ئەتوانی ئەمەمان بۆ بکات مامۆستا بەڕێزەکان ئەویش چییە وەرەقەیەک بە قوتابیەکانت دەربکە جوان و پختە بڵێ تا بەیانی لەم پارچە وەرەقەیە بۆم بنووسن ناوی خۆشت بنووسە زەحمە نەبێت چی شتێک و کار بۆ دەرجەنێنانە دووەمین جار لە تەنیشتی و بینووسە چۆن چارەسەری کەم کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و مهمە خاڵی سێم هەمیشە لە ناو تاقیکردنەوەیە هەندێک شت دێتە ڕێگامان ئەشێ لە ساڵانی داهاتووشا بێتە ڕێگامان نابێت دووبارە و سێبارێکێنەوە بۆ نمونە فێرخواز دەڵێت دکتۆر گەورەترین کێشەی من ئەوەیە متمانەم بە خۆم نییە لە کاتی تاقیکردنەوە وەڵامە گۆڕم ئەڵێ پێشەوەی بێمە دەرەوە ئەی گۆڕم بیەکەمە سی ئەەکەمە دی ئەەکەمە ئەی دێمە دەرە سەرەکەم هەموویم خراپ کردەوە دەی کەواتە مادام ئەم جۆرە هەڵاکەی تۆ وەرە چی بکە یەکەم ئەم هەڵەیە دووبارە مەکەرەوە دووەم هەوڵ بدە متمانە بە خوب بوون لە خۆ تا دروستکە سێم هەوڵ بدە لەمە و دوا ئیجباری خۆت بکە لە ڕێوە و لە جێوە چاک بیری لێ بکەرەوە بزانە وەڵامەکەت چییە بە جۆری ئەو وەڵامەکە جوان و پختە و مەزبوط بنووسە بەس خۆ ناکرێت تۆ یەکسەری بۆ نمونە مەسەرەن هەموو جارێ وەڵام بگۆڕ تەلەبە هەیە هاتوۆتە دەرەوە لە بەکەلۆری ئەڵێ دکتۆر بای 18 دەرەجە 20 دەرەجە بەس وەڵامم گۆڕیوە سەیرێکم بۆ وەڵامەکەم کردووە وەڵامەکەوتمە وەڵام لە خۆم عەقڵم نەیگرتووە لە خۆمەوە سیم کردوتە بیم کردوتە ئەی کاتێ دێمە دەرەوەسەرەکەم هەمووی وەڵامەکەم بکان جاوە زۆر خەفەتێکی ناخۆش و ئیزعاجە کەواتەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمەکە بەداخەوە قوتابی بەڕێز لە ناو تاقیکردنەوە هەندێ هەڵە و کەم و کورتی هەیە باشی ناکا چاکی ناکە خاڵی چوارەم تاقیکردنەوە یعنی سەبر کە بەداخەوە سەبر و ئارامیتان نییە دایک و باوکی بەڕێز قوتابیە بەڕێزەکان فێرخوازە بەڕێزەکان ئەوانەی کە سەیرمانەکەن مامۆستایان بابە من تەلەبەی زانکۆم هێڵی پشکۆی ئاگر لە ژێر قاچیاتی 20 دقە 25 دقە دوای مامۆستا بڕۆمە دەرەوە ئێدە بێڵە ئێ بۆستە ڕۆڵە مامۆستا تەواوم کرد ئێدە مراجعەی کە هاتووە وەرەقەم داوە پێم سەرەکەم ناوی نەنووسی وتم کامە چی تاوت کرد تۆ ناوت نەنووسی ڕۆڵە هەتا لێم بووی سازانێ لە بەرنامەکەی بیستێتەوە کێڵم هەتا پێم وتم بە قوربانیەوە چاوم تۆ ناوت نەنووسی و ئەوەنە پەلەتە داما ئەبێ وەڵامەکانت چەندێ پەلە بێت خۆ ناکرێ من بێم وەڵامەکانی جێک بۆ نوچێکت بۆ بکەم بەڵام تۆیە کە نەتوانی بێت بۆ نمونە ناوی خۆت دەبیر نەبێت بە 25 دقە بەنی ساعت بە پەلە وەرەقەی زانکۆ بدەیتە دەست منەوە کەواتەمەش پەلەکردنە بۆیە تاقیکردنەوە ینی پەلە نەکردن بە قوربان تاقیکردنەوە ینی پەلە نەکردن چێ لە تاقیکردنەوەی ترایت سیاریا غەڵەتەکە پەلاکە هەر لە خۆی ئاوا گێڕەکە گۆڕێ و لە جیاتی بچێتە دی چێتە ئاڕ و مرورەکە لە دابەشە تۆ قابلی ئیجازەی سایقیت نییە چێ پەلاکە لەبەرەوەی بۆنە بە پەلە ڕۆشتویتە بۆنە لە ترافیک لایتێکە داوە مرورەکە لە دابەزە بەڕاستکەواتە گەورەترین هەڵەی ئێمە هەڵەی پەلەکردنمانە دەبێ فێرخوازە بەڕێزەکانمان قوتابی ئازیزەکانمان هەموو ئەو گەنجە جوانانی کە لە قۆناغەکانی خوێندن لەگەڵ ئێمان بەداخەوە دەبێ فێریان بکەین پەلە نەکردن هۆکاری سەرکەوتنتانە لە ژیانە خەڵک بۆژن تەلاقەدا پەلەی کرد خەڵک بۆ تەلاق دێ بەدەمیا پەلەی کرد کوڕم گەنج بۆچی لە جادەی شەستێکە بۆ نمونە چۆتە ئەو بەرەوە هینە گێڕی قەڵەمبازیە ئاخر تۆرە لەم ماوەی لە شەستی سلێمانی بینیومە لە جادەی ئەم بەرەوە سیارەکەی فڕیوە بۆ جادەکەی ئەو بەرەوە ئێمانەیە پەلەت کردووە ئێتر تۆ بە من مەڵێ آخر پەلەم بوو بگەم ئیشم هەبوو آخر بە قوربان درەنگ بگەی باشە یان بە حیاتی هەر نەگەی باشە دوای 2 ساعت بچیتە دەرەوە باشە یان بڕۆیتە دەرەوە بۆ نمونە ساڵێک بمێنیتەوە وایە بڕواتان بێت گەنجە جوانەکان و بینەرە بەڕێزەکان گەنجم بە زۆر لە زانکۆ داناوە هەر بە زۆر وتمە بنابێ بڕۆیتە دەرەوە ئاگام لێ بوو مۆڕەی لێ کردومە جەوەکەی بەدڵ نەبووە ئەگەر بیتوانێت ئەڵێت خەتای تواقت چییە منە چمە دەرەوە بەس بە زۆر وتمە بڕۆ 10 دقیقەیتریش سەیری بکە چکە سەیرێکی وەڵامەکانم کردو وەڵامەکانم زۆر بەدڵ نەبووە زانیومە پەلە بووە ئەوڵێەوە بوو وەڵا نایزانم وتمە یانی چی نایزانێت بڕۆ بیری لێ بکەرەوە یعنی چی نایزانم کوڕم 10 دەرەجەی لەسەرە بڕۆ بیری لێ بکەرەوە بە درێژایی ساڵێک 10 جار باسم کردووە یعنی چی بە سپێتی دێت دەستمە کاتۆش خاڵی چوارم کە پەلەکردنە خاڵی پێنجەم و کۆتایی کە دەکەینە کۆتایی بابەتەکەمان ئەویش ئەوەیە کە دایک باوک فێرخواز دەبێ فێر بکرێت ئێستا جارانی هەفتاکان و هەشتاکانی ئێمە نییە ئێستا نەکدەیان سەدان کتێب و کۆڕ و سمینار و چالاکی هەیە دەربارەی شێوازی خوێندن شێوازی سعیکردن شێوازی مراجعە شێوازی وەڵامدانەوە هۆکاری لە بیرچوونەوە چارەسەری لە بیرچوونەوە هەر لە ناو ڤیدۆکەی منە
مبالغە نییە لە ناو یوتیوبی منە بە ناوی بەختیار کەما تاڵەبانی مبالغە نیە لەوە چێ 100 ڤیدۆ هەبێت کورتە ڤیدۆ ڤیدۆی سعات و نیم سعات و 40 دقە لەسەر شێوازی خوێندن و سعیکردن بۆ نەهاتووی سەیرێک بۆ دایک و باوک نەهات بۆ نوێ لە جیاتی ئەم هەموو ئەڵقە جاری وایە زنجیرێک ئەڵقە 300 ساعتە سەیرت کردو بەڵام نەهاتی ئەو فلاشێک یان ئەنتەرنێتەکە لە تەلەڤیزیۆنەکەت بدەی بڵێ با تۆزە سەیری ئەم ڤیدۆ با بە دوکتۆر بەختیار نا دوکتۆر کەریم دوکتۆر کەریم نا دوکتۆر محەممەد دوکتۆر محەممەد نا دوکتۆر زانە دوکتۆر زانە نا مامۆستا فڵان نا دوکتۆر تۆنی بوزان نا دکتۆر تارق سویدان دەیان و سەدانمان هەیە کە لەسەر شێوازی خوێندن سعیکردن هەوڵدان کۆشش ماندووبوون و هەموو ئەمانەکە بەداخەوە ئەوە کەواتە وەکو سەیکردن و لەگەڵیشا وەکو کتێب هەیە کچە جوانەکانم کوڕ عەزیزەکانم کتێب هەیە لەسەر هونەری وەڵامدانەوە کتێب هەیە لەسەر خێرا خوێندنەوە هەنێکتان دەڵی وەڵایی خاو خلیج بووم بۆیە فریان نەکەوتم فێرت دەکات چۆن خێرا بخوێنیتەوە کتێب هەیە لەسەر هونەری وەڵامدانەوە کتێب هەیە لەسەر تاقیکردنەوە کتێب هەیە لەسەر تەرکیز تەلەبە هەیە تەرکیزم نییە دکتۆر بۆیە لە تاقیکردنەوە خراپبووم تەمەنا دەکەم و دەیکەم بە کۆتا قسەم جارێکم حکوومەت بیر لەوە بکاتەوە ئەم جۆرە کتێب و نامیکانت چاپ بکات و بە دەیان و بە سەدان بنێرێ بۆ قوتابخانەکان چکە بۆ حکوومەت ڕەنگە چاپەمەنی هەیە و زۆری تێنەچێت دووەم تەمەنا دەکەم مامۆستا بەڕێزەکان ئەم ڤیدۆ و کتێبانە خۆیان بیخوێنەوە بۆی کورتیکەنەوە بۆ قوتابەکان سێم تەمەنا دەکەم و بە ئاواتەوەم بەڕێوبەر و توێژەری دەرونی و کۆمەڵایەتی قوتابخانەکانیش ئەم بابەتانە کورتکەنەوە لە وەرەقەی ئەیفۆڕی دووسێ وەرەقەی یان بە شێوەی نامیرکەی بچووک بیدەن بە قوتابی بەڕێزەکان بۆ بیخوێنەوە خاڵی چوارەم تەمەنا دەکەم تەنانەت دەیان کۆڕ و سیمینار و چالاکیش ببەسترێت لە ناو قوتابخانەکانە لەسەر شێوازی خوێندن و سعیکردن و لەسەر شێوازی جوابدانەوەی تاقیکردنەوە سواسی ئامادەبوونی جەنابتان دەکەم بینەرە بەڕێزەکانم لە پەروەردەی دیمەن تاوەکو بەرنامەیەکی تر بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ